سەبارەت بە چۆنەتی مامەڵەکردنە لەگەڵ نەخۆشیە دەرونیەکاندا لە هەرێمی کوردستان بەگشتی چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشیە دەرونیەکاندا دەکرد خەڵک چۆن لەم جۆرە نەخۆشیە دەڕوانێت ئەمە نەخۆشیەکە کە خەڵک پێی عیب بێت یاخود پێی شەرم بێت باسی بکات یاخود بە جۆرە شوازێک لە شێوازەکان کەسانێک کە تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبن دەبێت بیشارنەوە یاخود سەردانی پزیشکی تایبەت بکەن بۆ کە بتوانن چارەسەری ئەم جۆرە نەخۆشیانەکەن بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم جۆرە نەخۆشیە دەچمە لای زۆر بەڕێز دکتۆر نەوزاد سامی کە بەڕێزان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان و ڕاستەخۆ لە دهۆکەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لێ ببیانیت باش دەست پێ دەپرسم لە هەرێمی کوردستاندا خەڵک چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشیە دەرونیەکاندا دەکەن. سڵاو چۆن هەم باشی سپێداوای هەمیە باش بێت سپاس بووە لە کوردستان و خاصەتەن لە دهۆک تایبەت من باسی دهۆک دەکەم چکی من لە دهۆکم بەڕاستی تا ئێستا ینی خەڵک و با بڵێن بە چاوی شەرم سەیری نەخۆشیەکە دەرونیەکان دەکەن و شەرمیان دەکەن کە سەردانی نوشداری دەرونی بکەن بەس ئەگەر بێن بەراورد بکەن لەگەڵ 10 ساڵی ڕابردوو بەڕاستی ئێستا باشترە ئێستا خەڵک ڕووی لە نوشدارە دەرونیەکان دەکەن با ینی یەک نقطە بڵێم لە دهۆک بوو نمونە 2010 کە ئێمە لێرە بوون لە استیشاریە 5 تا 6 نەخۆشمان بینیوە ڕۆژانە ئێستا 50 تا 6 کەس سەردانی نەخۆشخانەی ئازادی بەشی دەرونی دەکەن ینی بە گشتی ئێستا باشترە بەس شەرمێکی زۆر هێشتا ماوە خەڵک وا سەیری دەکەت کە نەخۆشی دەرونی یەک نەخۆشیە کە بەڵێن حاڵی نەفسیە ئەگەر بیە ڕووی زانستی ئێمە زیاتر لە 300 نەخۆشە دەرونیەکانی جودا هەیە. دکتۆر باس لەوە کرد لە ئێستاشدا خەڵک پێی شەرما کە سەردانی نەخۆشە دەرونیەکان بکات بۆ وەرگرتنی چارەسەر ڕێژەکە چۆنە باس لەوکە کە ڕێژەکە بڕێک فەرقی کردووە بەڵام ئایا ئەو ڕێژەی ئەو نەخۆشانی کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن ئەمە دەرخەری ئەوەیە کە تەنیا ئەو ڕێژە لە نەخۆشە لە نەوشارەکەدا بوونی هەیە یاخود هێشتا ئەم نۆرما ئەم جۆرە کەلتورە یاخود سەردانیکردنی نەخۆشخانە دەرونیەکان نەبووتە کەلتورێک لای خەڵکی کە بتوانن بەپێی پێویست چارەسەر وەربگرن ڕێژەکە چۆنە؟ بەڵێ زانی چۆن ینی ئێستا وەکو گوتم باشترە ئێستا کە خەڵک ڕۆی دەکەن نەخۆشیە دەرونەکان ئێستا زانی کە خەڵک نەخۆشی دەرونی هەبێت زۆربەی شتی تر فکری دەکەن پێش ئەوەی بێن نوشداری دەرونی ینی سەیری دکتۆرەکانی تر دەکەن مەثلەن دکتوری باتنی و جەراحە و ئەوانە دەکەن یانژک دوای دەچنە مەسەلەن بوولای شێخێک یان با بڵێن مەلایەک بۆ ئەوەی سیرکەن کە مەسەلەن ئەمە جنی تایە یان سحری لێ هاتێکراوە ڕێژەی نەخۆشیە دەرونیەکان کە من باز بکەم لە دهۆک ئێمە بەڕاستی بڵێن ستاتستیکی مەزبوط 100% لەکن ئێمە نییە بەس ئەگەر بێن نەخۆشیە دەرونیەکان ئێستا زۆر بابڕێن بەڵاو بووە لە دهۆک و لە کوردستان بە شێوەیەکی گشتی چەند بەحثێک هاتنەکراوە لە دهۆک و لە هەولێر ئەوانەی سەردانی بنگە تەندروستیانی دەستپێکی دەکەنە کە پێڵێن تقریباً 20 تا 30% لەو کەسانە گرفتێکی دەرونیان هەیە ینی زۆر ڕێژەکە زۆر بەرەو زیادی ئەڕۆت و خەڵک وەکو گوتم تۆزێک ینی معلوماتی باشترە ئێستا لەسەر نەخۆشیە دەرونیەکان فەڕێژەکە بەم شێوەیە یعنی ئێمە توانن بڵێن نەخۆشیە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی هەر 100 کەس 5 تا 6 نەخۆشی ینی با بڵێن کەس تووشی نەخۆشی دەرونی دەبێت. بەڵێ لە دهۆک هەفتەی ڕابردوو کۆنفرانسێکی تایبەت بە ڕۆژی جیهادی نەخۆشیە دەرونیەکان بەڕێوەچوو جا پرسیارەکە ئەوەیە تا چەندێک ئەم جۆرە کۆنفرانسانە کاریگەری دەبێت لەسەر هۆشیارکردنەوەی خەڵکی سەبارەت بە مامەڵەکردنیان و تێڕوانینیان بەرامبەر بە نەخۆشیە دەرونیەکان. بەڵێ ئێمە هەر ساڵ با بڵێن ڕێڤەبەری ئەوەی ساخلەمی دهۆک ئێمە هەر ساڵ ڕۆژی جیهانی دەرونی ساخ دەکەین ئەم ساڵژک ئێمە دوو تەوەرمان هەبوو تەوەر یەکەم با بڵێن باشکردنی ساخلەمی دەرونی لە شوێنی کار ینی بۆ ئەو موەزیفانەی کە دەوام دەکەن
ئەو کارمەندانی دەوام دەکەن دەبێت بڵێن باری دەرونیان باش بێت بۆ ئەوەی خزمەتێکی باشتر تەقدیم بکەن چەند گفتوکو لەسەر ئەم بابەتە هاتەکردن و با بڵێن بە بەشداریکردنی زۆربەی با بڵێن منەظەماتی لۆکەڵ و ئینتەرناشناڵ بابەتی دووەم کە بابەتی گرنگ بوو بۆ دهۆک و بۆ هەرێمی کوردستان ئەوە بابەتی ئۆتیزم بوو بەڕاستی چونکە ئێستا ئۆتیزم هەر لە ڕووی زیادی کردووە و نەخۆشی ئۆتیزم زیادە ئێستا لە دهۆک و لە کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵام معاملەکردن با بڵێن لە سنتەری تایبەتەکان ئێمە تۆزێک لێڕازی نین تۆزێک نەقسی هەیە چونکی بە شێوەیەکی زانستی سرف با بڵێن معاملە لەگەڵ ناکرێت ئەم بابەتانەژێک زۆر زۆر مهم بوو ئێستا گفتوگو ئێستا بەردەوامە دوای کۆنفرانسەکە بۆ ئەوەی چارەسەریەک بپرێت لە دهۆک بەڵێ کاتە دکتۆر باس لەوە کرد لەناو سنتەرە تایبەتەکانیشدا جیاوازی ناکرێت یاخود لە مامەڵەکردن لەگەڵیاندا جیاوازی ناکرێت نێوان نەخۆشە دەروونەکان و نەخۆشی ئۆتیزم لەگەڵ نەخۆشەکانی دیکە تا ڕادەیەک هەمی بە یەک چاوەسەیر دەکرێت جا دەمێ و پرسم لە ئێستادا لە هەرێمی کوردستان و تایبەتر لە دهۆکدا تا چەندێک چارەسەریەکان بە گوێری پێویستن چارەسەری زانستین ئەو چارەسەریانن کە نەخۆشەکان پێویستیان پێێتی بۆ منۆ کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە پێویستیان بە جۆرە چارەسەرێکی دیاری کراوە ئەوانەی کە ئۆتیزمیان هەیە دەبێت مامەڵەکردنێکی جیاوازتریان هەبێت هەمان شێواز نەخۆشەکانی دیکە جابسارەکە ئەوێت تا چەندێک جیاکاری کراوە توانراوە کە چارەسەری پێویست بۆ نەخۆشەکان دیاری بکرێت بڵێ بۆ چارەسەرکردنی ئۆتیزم ئێمە پێویستی چەند خاڵێکمان هەیە خاڵی یەکەم خاڵی بابەتی زانستی دەرونیەکانە کە ئەوە نوژداری دەرونی دەبێت تەشخیصی بکرێت یعنی دەبێت دکتۆری دەرونی ینی بابەت ئەوەیە تەشخیصەکەی تەواوی بدێت کە با بڵێن ئەمە ئۆتیزمە چونکی زۆر نەخۆشیتر هەیە ئەعراضەکانی وەکوی ئۆتیزمە بەس چارەسەرەکەی فەرقی دەکرێت دەبێت دکتۆری دەرونی بیدایەت ببینێت دوایی هەر با بڵێن چارەسەرکاری دەرونی لەگەڵ خۆدی ئەو کەسەی ئۆتیزم هەیە و لەگەڵ با بڵێن خێزانەکەیشدا بنیشێت بۆ ئەوەی چۆن تەعامل بکرێت لە ماڵ و لە دەرەوەی ماڵ چارەسەری سیە ئەوەی بڵێن ڕیهابلیتیشن یان شیانەوە ئەوە پێویستی بە چەند کەسێکی پسپورن لەو بارەدا لە دهۆک لە چارەسەرکردنی خێزانی و با بڵێن ڕیهابلیتیشن یان شیاندن تا ڕادێک باشە خراپ نییە بەڕاستی لە سنتەرە تایبەتەکان بەس ئەوەی ئێمە گڵیامان لە هەیە ئەوەی نوژداری دەرونی کەمە لە دهۆک و هەموو سنتەرەکان نوژداری دەرونی نین ئەسڵەن و چارەسەرکاری دەرونیش کەمن بەڕاستی لەو سنتەرانە پێویستە ئەم دوو کەسە یان با بڵێن دکتۆری دەرونی و چارەسەرکاری دەرونی لەم سنتەرانەژ ئیش بکەن بۆ ئەوەی ئیشەکەیان تەواو بیت و بە شێوەیەکی زانستی بەڕێوەبشت بەڵێ دکتۆر ئامۆژگاری ئێوە چییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە نەخۆشیانەدا ئێوە بە خەڵکی چ ئامۆژگارێک دەڵێن کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە نەخۆشانە بکەن بەڵێ طبعا نەخۆشی ئۆتیزم بەڕاستی تۆزێک معاملێکی تایبەت پێویستە خاصەتەن لە بە خێزانەکەی پێمان دەڵێن ئەوەی ئامۆژگاریەمان ئەوەیە یعنی زوو تەشخیص بکرێت یعنی ئەو دەیک و بابی مەسەلەن سیر دەکەن کە زاروکی تەواو نییە یان با بڵێن ڕفتارێکی بڵێن نەتەواو لەگەڵە دەبێت زوو سەردانی نوژداری دەرونی بکەن بۆ ئەوەی زوو بێتە تەشخیصکردن چونکی بەڕاستی ئەگەر زوو بێتە تەشخیصکردن عادەتەن لە 2 ساڵی تا 3 ساڵی تەشخیص دەکرێت ئەگەر زوو بێتە تەشخیصکردن چارەسەرەکەی باشتر دەبێت و بە چاوێکی شەرم سەیری ئەم نەخۆشیە نەکەم بەڕاستی و یارمەتی ئەم کەسانە بدەن چونکی جارجار هەیە ئۆتیزم خەفیفە با بڵێن بەسیتە ئەو کەسە ئەتوانێت ئیشی تر بکات یعنی ئەتوانێت حتا خوێندنی تەواو بکات ئامۆژگاریمان ئەوەیە تەشخیصەکەی زوو بێ بتەکردن و سەردانی نوژداری دەرونی بکەن بۆ ئەوەی چارەسەری تەواو بکرێت زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر نەوزاد سامی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانیم ڕێی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت